دیارە ئێمە خۆتانەزانن لە ماوەی ڕابردووە کێشەیەکی دەرمانی زۆرمان هەبوو و کێشەکە پەیوەندی بە ئەو پارە نەختینەیەوە بوو لە بانکانی سلێمانی هەبوو ئەمە وای کردبوو کە ئێمە نتوانین دەرمانی پێویست لە نەخۆشخانەکانمانە دابین بکەین. ئێمە لێرەوە زۆر سپاسی هەموو کەسانە دەکەین کە خەمخۆری کەرتی تەندروستی و دەستخۆشییان لێەکەین و بەڕاستی مەمنونیانین لە هەموو هەوڵێک کە هەوڵەدەن بۆ ئەوەی کە دەرمان وا پێداویستی پزیشکی یان ئامێری پزیشکی بۆ نەخۆشخانەکانمان دابین کرد. ئێمە پارێزگای سلێمانی قوربانی بووین لە نەبوونی پارەی نەختینە، بەڵام پارێزگای سلێمانی ئەبێتە مایە خێر و بەرەکەت جاری وایە بۆ پارێزگاکانی تر. ئەو تیمەی کە لە وەزارەتی تەندروستی و لە وەزارەتی داراییەوە هاتن بۆ پارێزگای سلێمانی لەسەر پێشنیاری ئێمە ئەژمارێکی تایبەتی بڵێن بانقی ئەکرێتەوە، ئەوە ژمارە تایبەتە لە هەولێرەوە لە پارەی نەوت پارەیە خرێتە سەر و لە داهاتی ناوخۆ نییە، کاریگەری نابێت لەسەر داهاتی ناوخۆ و ڕاستەوخۆ بەکارهێنرێ بۆ دەرمان. و سەرڕای ئەوە ژێمە داوامان کردبوو کە بودجەی دەرمان زیادکرێ، بڕێکی کەم زیاد کراوە، بەڵام هەر کاریگەری هەیە. ئەمە لەسەر پێشنیاری سلێمانی بۆ پارێزگاکانی تری سوودی لێبین. بۆیە ئێمە بەردەوامی کێشەی دەرمانمانەیە. من حەزەکەم ئێوە بزانن ئەوەی کە ئێمە پێویستمانە ماگانە پێویستمان بە 25 ملیار پارە هەیە بۆ کڕینی دەرمان، بەڵام ئێمە تەنها ملیارێک و 600 ملیۆنمانەیە، بەڵام ئێمە خۆمان ڕایە نابوو لە دوای قەیرانی داراییەوە بۆ ئەو بڕەپارەیە کە ئەوەش نەما تووشی کێشەی گەورە بووین. بەڵام سپاس بۆخوا وردە کێشەکان چارەسەر بێ و بە هەوڵی هەموو لایەک چارەسەر یەکەین. بابەتی تەندروستی بابەتێکی ئینسانیە، تکا ئەکەم نەکرێ بە بابەتێکی سیاسی.